ئەمڕۆ لە تەوەری یەکەمەوە بە دەست پێ بکەین باس لە پاڵەوانەتی MMA ئەەکەین و زۆر کات باسمان لە پاڵەوانەتی MMA کردووە وەکو یاریزانەکان وەکو ئەو کەسانەی کە بەشدارن لە پاڵەوانێتیەکەیە بەڵام ئەمەی ئەمڕۆ باسیەکەین جیاوازە ئەمڕۆ باس دەچیەکەین باز لە ئەواکەین چۆن ببیتە ناوبژیوانی پاڵەوانەتی MMA و ئەو تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە کەسێکە هەبێت تا بێتە ڕاهێنەر یان ناوبژیوانی پاڵەوانەتی MMA وەگەزانین پاڵەوانەتەکە لە شاری سلێمانی لە ساڵی 2023 چەندین چالاکی جۆرا و جۆر لە شاری سلێمانی ئەنجام درراوە چەندین یاریزانی شاری سلێمانی برانە دەرەوە بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی MMA بەڵام لە ئێستادا لە ناو شاری سلێمانیدا خولێک کراوەتەوە بۆ کەسانی کە خوازیارن لە ناو پاڵەوانێتەکە بەشدار بن بەڵام وەک یاریزان نا کە یاریەکە ئەنجام بن بەڵکو وەکو ناوبژیوانی پاڵەوانێتەکە ئەیانوێ بەشدار جارۆ لەگەڵی ئەگەر بۆ یاریزانەکە کۆمەڵک تایبەتمەندی هەبێ بۆ ئەم یاریە کەواتە بێ بۆ ناوبژیوانەکەش کۆمەڵک تایبەتمەندی هەبێ کۆمەڵک خەسڵەت هەبێ کە ئەبێت لەو ناوبژیوانەیە هەبێت بۆی کە بتوانێت ئەم کارە ئەنجام بات کەواتە زۆر گرنگە لەوەی کە ئێستادا ئەگەر خولێک هەبێت بۆ فێربوونی ناوبژیوانەیەش بۆی لەم یاریدا بەشدار بنەوە کە زانین پاڵەوان یاریزانەکانی ئێمە لە پاڵەوانتی زۆرە بەشداری ئەکەن پاڵەوانتی سەر ئاستی هەرێمی کوردستان بە لەسەر شارەکان یاخود لەسەر ئاستی دەرەوەی عێراق و لە هەندێک جار لە وڵاتانی جیاوازیشدا بکرێت. بەڵێ میوانداری بانگشتی میوانەکانمانەکەین باسی ئەم تەورەیان نەگەڵاکەین باسی وایان نەگەڵاکەین تایبەتمەندیەک ئەوەی کە لەگەڵ هاوکارم پەیوەندا باسمان کرد تایبەتمەندیەک پێویستە لەو کەسەیە هەبێت و ئەو کەسەی کە پێویستە ببێتە ناوبژیوانی پاڵەوانەتی MMA پێویستە پێشتر یاریزان ببێت یان نەخێر ئەو کەسەی کە پێویستە ببێتە ناوبژیوان هیچ پێویستی بەوە نییە کە پێشینەیەکی لە ناو پاڵەوانێتێکەیە هەبوو بێت وەکو یاریزان وەکو ڕاهێنەر یان هەر وەکو وەک هەر بەر بەشداریبوویەکی دیکە لە پاڵەوانێتەکە بەشداری کرد بێت تەنها حەزێکە ئەیەوێت وەکو ناوبژیوان بەشدار بێت بەڵام چۆن و ئایا کە لەم خولەیە خولەکەی کۆتایی پێهێناوە بوو بۆ خاوەن بڕوانامەی ئەم خولە دەتوانێت وەکو ناوبژیوانێکی نێودەوڵەتی لە ناو ئەم پاڵەوانێتیەیە کە پاڵەوانەتی MMەیە بەشدار بێت یاخودنا بانگشتی میوانەکانمانەکەین هەریەک لە بەڕێزان هێژاحسێن ڕاهێنەر و سەرۆکی یەکێتی پاڵەوانەتی MMA و هەروەها مامۆستا ڕێبین فازل کاپتن و ڕاهێنەر و یاریزانی MMA لەگەڵ ئەوانیشدا بەڕێز زانا محەممەد خاوەنی ڕێکخراوی OFN فەرموو سپاس بۆ ئێوە سڵاوتان لێ بێ ڕۆژێکی نوێ لە ئێوەش باش سپاس بۆ گرنگزانی بابەتەکەمان بەخێر بێن بەخێر بێن سڵاوتان لێ بێ سپاس بۆ ئێوە ڕۆژێکی نوێتان باش زۆر سپاس بە چی دەست پێ بکەین بۆ دەست پێ بکەین کە زانیاریمان بنێ کە سەبارەت بە ئەم خولەی کە کراوەتەوە تایبەت بە ناوبژیوانی پاڵەوانەتی MMA لە بەڕێستە دەست پێکەم کاکێ دەست خۆش سەرەتایەن سپاس بۆ دەرفەتەکە و گرنگی زانینی بابەتەکەمان دەورێکمان هەیە کە لەم جوزوایم خولشتان لەکەین وەزم بۆ یەکەم جارە کراوەتەوە بۆ یەکەم جارە کراوەتەوە فعلەن بەم پڕیە ئەنجینە پێشترمە حاضرمان وتووە لە هەولێر لەمە خێرەنەیە والحاصل ئێستا گەیشتونێتە ئەوەی کە لە سلێمانی بە تەواوی وکو بە شەهادەوە کە بە خۆی واگرێت دەرسە دەورەکە بخێنێ ڕوو ئەم جمعەیە دوو ڕۆژە لە ماوەی دوو ڕۆژە ئەتوانیت ببیت بە شەهادە ئەو ڕێگە پێدراوی مۆزۆی تاحکیمی ئەتر لە کاتمانەوە بگرە ئەوەی کە بریەکە برێنەکان چاکەکە خۆی چەورەکات بگرە تاوەکو تایم کیپەرەوەی کە کات ڕاگرێ بگرە ئەوەی کە دەرگاکە بۆ قەفەزەکە دەرگای قەفەزەکە ئەکاتەوە یاخودا ئەخات بگرە تاوەکو ئەوانەی کە قازی پێوەترێ ئەوەی ئەوانیت کە خاڵدانێن لە دەرەوە دادوەر بگرە ناوبژیوانی ناو مەیدانەکە فعلەن خۆشم مانگێک دوو مانگ نابێ لە ئەلبانیا لە اتحادی عالم شەهادە هەرە گەورە و گرانەکەم بەدەستهێنا بەزادێ و هاتوونێت تۆ ئێستا بخێنە ڕوو ئەمەش پیرۆزبایتانێک سەرکەوتتان بەوە خوازین مامۆستا ڕێبین ئەگەر پێمان بڵێ ئەم خولانەکە ئەکرێتەوانێ لەسەر ئاستی جیهانیە وەکو ستانداردە جیهانیەکان ئەم خولانە بەڕێ ئەبرێ بۆی کە بتوانین ناوبژیوانێکی دروست ئامادە بکەین بۆ ئەم یاریە بەڵێ سەرەتا بانیتان باش ئەم خول و دەورانی کاکرێتەوە بەڵێ بالفعل سراستێکی جیهانیە لەبەرەوەی کەسێک ئەم دەورەت پێڵێتەوە کە ئەویش شادەیەکی جیهانی و نێودەوڵەتی هەیە فەرەبەرەوە من داواکارم لە هەموو کەسانی کە یانەوێت بەشدار بن
بەبێ گومان و بەبێ هیچ شتێک بەشدار بن چونکە سوودێکی تایبەتیە بێ وایە یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق و کوردستانیشە بەو شێوە پرۆفشناڵە ناکرێتەوە هیوادارم هەموو لا بین لای کاکزانە سلااو دەبێت خاوەنی ڕێکخراوی OFN زانێریمان بێتە سەبارەت بە ڕێکخراوەکە و کاری ئێوە لە ئەم خولەیە کە بڕیارە بکرێتەوە. من وەکو زانە حربی ڕاهێننی ئێمەمی و سەرۆکی ڕێکخراوی ئۆفن و هەروە دامەزرێنی ئێمەمی لە کوردستان لە ساڵی 2011ەوە. ئەم خولانەی کە ئەکرێتەوە لە سلێمانی و تایبەتی کە مامۆستایەژە سەربەشتیم خولاکە ئێمانەیە خولێکی دادوەری بکەینەوە لە دوو ڕۆژی دادوو خولەکە کرێتەوە چەندین کەس بەشدار بێ بۆ حەکەمی و دادوەری و هەروها بۆ ڕاهێنانیش. ئێمە داوا لەو کەسانانی کە بەشداریکەن بۆی بتوانین یاریزان کە لە کاتی یاریکردنە بتوانێت حەکەمێکی پاک و بێگەردی هەبێت لە دەورەکانە یاریزان نەڵێ فێڵم لێکراوە ئەو کەسانی کە ئەبن بە حەکەمیش سەر بە هیچ ڕێکخرا و لایەک نەبن بۆی یاریزانەکان سوودمە بن و زیاتر بەرەو پێش بڕۆن. باشە کۆمەڵێک مەرجەیەک بەوەی کە ناوبژیوانێک تایە بێت ئەو مەرجانە یان ئەو تایبەتمەندیانە چییە کە پێویستە لە کەسێکە هەبێت تا ببێتە ناوبژیوانی پاڵەوانەتی MMA. بێگومانەوە حەزەکەی من با دەست پێ بکەم بێ کۆمەڵە سیفەت چۆن پاڵەوان چەند سیفەتێک بە خۆی واگرێ تقریبن 20 سیفەت بۆ 30 سیفەت دەگرێت وەڵحاصڵ ناوبژیوانی خۆ کەسێک کە دەورێکی ڕێگولەتۆری ئەبینێت دورێکی حەکەمی ئەبینێت بێگومانە بێغەش بێت وانە و کۆمەڵێ سیفەتر لەو ڕۆوە ئەبێت بە ئاگا بێت ئەبێ شارەزا بێت وانە ئەبێ کۆمەڵێک سیفەتی دەرونی بگرن نەفسیش ئاگای لێ بێت بۆ نمونە یاریزان هەیە لەوانەیە خۆشی بوێت ئەگەر ئەو ناوبژوانی ئەو یاریە بکات وانە وەڵحاصڵ ئەو کاتە نەفریارێن لا ئیرادیەن ئەبێ ئاگامان لە لا ئیرادی خۆشمان بێت ینیەوە شتێکی جیاوازە لە سیفەتی زۆر تاوت تایبەتەکە هەستەکەم ئێمە وەک ئیتیحادی سلێمانی بەدوایەن کە ئەو کۆمەڵە سیفەتانن ئینشاءڵڵا پێی بگەین و تیمێکی جوان دروستکەین تاوەکو بتوانین وەکو ئیتیحاد کە تازەیە ئیتیحاد ئیشی ئەوەیە کە حکومڕانی ئیشەکە بکات و بەبێ لایەنەنە فەرقی هەیە تۆ تیمێکی تەحکیمیت هەبێت سەر بە ڕێکخراوی بێت وەک لە سەر بە ئەتیحادێک بێت کە سەر بە حکوومەتە یاخو لیژنەکانی ئۆلیمپی. زۆر باشە. کاک زانە بابین باس لە خولەکە بکەین زان ئەو خولەی کە کراوەتەوە خولەکە لەسەر ئاستی جیاواز ئەبێت بۆ نمونە ئاستی جیاوازی ئەبێت کە ئەم خولە تەواو بوو لە دواییدا ئاستێکی دیکەی خولەکە دەست پێ ئەکات و چەند کەسیش تیا بەشدار بووە. ئەم خولەی کە ئەکرێتەوە دوو ڕۆژە خەیانێ تایبەت بۆ ئەو کەسانەیە کە یانێ فێری حەکەمی بن و بەشداریکەن. ئێمە ئەمانەیە لە دوای مانگی ڕەمەزان لە مانگی چوارە پاڵەوانتیەکەینەوە ئەمانەیە و کەسانەی کە لە ئێستاە بەشداری ئەو دەورەیەکەن بتوان لە مانگی چوار بەشدارەتی حەکەمی بکەن بۆ یاریزانەکان پێشەوەی کە ئەم حەکەمانە هەڵبژێرێن پێویستە ڕۆژی دەورەکە دوو یاریزان بۆ چوار یاریزان یاریکەن وەکو سوکە پاڵەوانێتێک بۆی هەم تاقی بکرێنەوە لە ڕووی توێریەوە کە ئەو حەکەمانە بزانین ئاسیان چۆنە هەڵسەنگێنرن هەڵیان سەنگێنین لە پاڵەوانەتەکەدا تاقیکرێنەوە و تەجروبە وەرگرن لە پاڵەوانەتیەکان فعلەن ئێستا پێویستە ئەو یاریزانە ئەو کەسێک کە ئەوێت ببێتە ناوبژیوانی پاڵەوانەتی ئێمەی پێشتر لە پاڵەوانەتێکە بەشداری کردبێت یان پێشتر وەکو یاریزان لە پاڵەوانەتێکە بەشداری کردبێت خۆی زۆر کەسەیە یاریزانیش نەبووە توانێت بەشداری دەورێ حەکەمی کات فێر بێ و حەکەمی ناوە بێت یا حەکەمی دەرەوە بەڵام باشتر وایە ئەو کەسە بەشداری پاڵەوانەتی کردبێت خۆی یاریزان بوو بێت بۆی چۆ خۆی غەشێکی لێ نەکراوە شتێکی بەرامبەر کرابێت لەوێ خۆی دووبارەی نەکاتەوە بەرامبەر کەسی تر خۆشەویستی بۆ کەسێکی تر نەبێت. من یاریزانی خۆم هەموو پاڵەوانەتیم کردێتەوە ئەو کاتە حەکەم نەبوو بەس خۆم حەکەمی ناوەڕاستم زیاتر لە دەجار پاڵەوانەتیمان کردێتەوە یاریزانی خۆم کردو بە دوڕاو ئەوەی ترم کردەوە براوە بۆی
نەڵەن یاریزانەکەی خۆی خۆشترێ لەوەی لە سوودی یاریزانەکەی خۆی بڕیارەیات بەڵێ بەڵێ زۆر باشە مامۆستا ڕەبین ئەماشتان بەو کرد گرنگ نیە لەوەی کە یاریزانێکە بەشداری لەم خولی ناوبژیوانیە بکات تۆزە قورستر و ئەستەمتر نیە لەوەی کە کەسێک یاریزان نەبێت و بەشداری لەم خولەیە بکات زۆر باشە وەکو مامۆسایان فەرمویان یاریزان کاچێتە ئاستی پاڵاونەتەکەیەوە ینی بە جۆرێک کە یاریەکە چێتە ئاستی تعادولی ئەوانەی ئەو بە یاری خۆی ئەزانێ یاخود ڕاهێنەرەکەی هەم بۆ ڕاهێنەر زۆر گرنگە کە هەموو پۆینتەکان بزانێ لە یاریە و هەم بۆ یاریزانیش خۆی بزانێت چونکە من خۆم کە یاریزانێکشم لە هەمان کاتە کە یاریەکەم ڕاوندی یەکەم ئەڵێم ئەمەم کردووە ئەزانم کە براوم ڕاوندی دوم بۆ نمونە ئەڵێم ئەمە یەکسانم ڕاوندی سێم ئەڵێم دۆڕاوم ینی خۆم تەنانەت ئێستا ئەزانم کە یاریەکی سێ ڕاوندی بکەم ئەزانم پێشەوەی حەکەمەکان بڵێن براوە یان دۆڕۆی ئەزانم چونکە پۆینتەکان ئەزانم شارەزای یەکەمێ بۆ یاریزانیش بە هەمان شێوازە یاریزانەکە بیانی ڕۆشنبیرێکی زۆر باشێ بێ بەوەی کە هەم بۆ خۆی سوودی هەیە هەم بۆی دوایش لە کاتی پاڵانەتەکانە لەوانەیە پشێویە دروست بێت ئەو دروست ناکرێت باشە مامۆستایژە بڕیاری کۆتایی لە پاڵەوانەتی ئێمەی لە دەست ناوبژیوانە یا لە دەست دادوەرە یا لە دەست کێیە کە بڕیاری کۆتایی و زۆر هەستەکەم شت هەیە کە جێی پرسیار بوون تاوەکوستە لە دەورەکەی ئیشەڵا ئەوەی تر ئەو تاریکیانە ڕوونەکەینەوە هەم ئەوەی کە لە هەولێریش کردمان بە ڤیددیۆ بەشێکی زۆری لە یوتیوب بەدامانەوە وەڵحاصڵ بێگومان ئەوانەی دەرەوە کە قازیان پێوەترێ کە خاڵدانێن سێ کەسن و ئەو سێ کەسە لەگەڵ کۆمیسیۆنەکەیە کە کۆ بێتەوە لە لای قەرارەکە ئادرێت با بڵێن سێ قازیەکەیشێکی باش و دووسیان کردووە ئەچێتە لای کۆمیسیۆنەکە ئەویش سریەکات کە عادەتەن خاوەن ڕێکخراوەکەیە و تاو ئێتر نەتیجەکە ئادرێت و ناوبیژوانی ناوە ئەتر ناوەکەی کەسەکە ڕەنگە ناو سەرەکە دەستەکە بەرزەکاتەوە لەگەڵ حاکەمی ناوە ناوبیژوانە زۆر باشە مامۆستازانەمە یاریزانی زۆر باشمان هەیە هەرێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میواندەیە چەندین یاریزانمان کرد کە لە پاڵەوانتەکانی سەر ئاستی هەرێم و لە دەرەوەی هەرێم و لە دەرەوەی عێراقیش هاپەشداریان کردووە بەڵام پاڵپشتیکردنی ئەم یاریزانانە تا چۆن هاندان ئەبێ بۆیان تا چۆن گرنگە لەوەی کە پاڵپشتی بکرێن بۆی هەم خولیان بۆ بکرێتەوە بۆی کە بتوانن زۆر بە باشتر لە پاڵەوانێتەکانە بەشداری بکەن خۆی پێویستە هەموو کەسێکە یاری ئەبێ بە یاریزان چتە هۆڵێکی وەرزشیۆ لە یاری ئێمەمەیە پێش هەموو شتێ پشگیریکردن پێویستە لە ماڵەوە پشگیری بکرێت پێش هەموو کەسێ پێش ئەوەی کە لە حکومەتەوە لە دەرەوە ئەگەر یا دایک یا باوک یا برا هانی ئەو کەسە نەیەات بەدرەنگە بە یاریزان پشگیری بکرێت باشترە بەڵام یاریزان لە کوردستانە ئێستا زیاتر مامۆستاکان پشگیری یاریزانەکان نەکەن هەوڵیان لەگەڵیان بۆی بیانگەمە پاڵەوان من چەندین یاریزانم ئێستا لە دەری وڵاتەژین بوون بە یاریزان و ئێستا پاڵەوانیشن و لە وڵاتانی دەرەوەژین لەسەرەوەش حەزەکەم ئیزافەیەک بم فعلەن مامۆستازانی یەکێکە لە پیمەی ئێمەمەی لە کوردستان و کۆمەڵی یاریزان و کۆمەڵی ڕاهێنەران ڕاهێنەر بە خۆیەوە گرتووە وەڵحاصڵ وەک ئەوان کەمترین پاڵپشتی کراون بە شەرتێک شعب ینی کۆمەلگایەکی گەورن تەڕەفێکی زۆر گەورن نەموو ئیتیحاد کە هاتین سەری وەسەکەمان کردومانەوە لەوە خۆمان لە ساعت 40-50 ئەوەکەن و تا تەڕەفەکانی ترمان هێنایە سەر خەتخوا بزابێ تەندروستی کۆمەلگاکە زۆر باشە و لە ڕووی پاڵپشتی معنەویەوە وکە باسیەکات کە عادەتەن لە ماڵەوە تا ئێستا ماڵەوەم نازانن چیشەکەم سەری لێ دەرناکەن لەبەرەوە من قەناعەتی ماڵەوەم پێ حل نەکراوە بەس وەکو ڕۆحەتی ڕاضی و حەزبوون و هیوایەت ئەومان بۆ خۆمان معنەویەمان بۆ خۆمان پیا کردووە ئەوەش لە قاعەکانی دۆزیتەوە خوا بەزابێ وەکو وتم تەندروستی کۆمەڵگاکە زۆر باشە سێ چوار قاعەمان هەن کە حالێن ئێمەمە ڵێنەوە یەک لە یەک باشتر یەک لە یەک پڕتر سەوەمانە ئەمووی جێی دڵخۆشکردن و ئێستاش ئەبینین کەمێک وردە هاوکاری یاریزانەکان و ڕاهێنەرەکان و خاکان ئەکرێت بن شوێنەکان ئەو شوێنانەی کە باسێکی هۆڵانەی کە باسێکی تایبەت بە ڕاهێنانی یاریزانەکان بەڵێ شوێنەکە لە هەموو ڕوویەکەوە کەم و کوڕی نییە و تایبەتمەندە بە ئەم وەرزشە و ئەو یاریزانانە کە ڕاهێنانی تیا بکەن پرسیارێکی زۆر معقولە هەستەکەم خەریکە وای لێت کە ئەمەیە کە زوو مێژووەکەشی خۆشی وایە ماڵە گەورەکەیە کە هەموو ستایلەکان خۆیان دێن و خۆیانی تاقیەکەنەوە تاوەکو بزانین کامیان بەخۆترینە وانە هەنێکەیە زیاتر نەمایشە با بڵین
وەکو کاراتی من زۆر معجیبی هەموو ستایلەکانم بەس بۆ نمونە کاراتی بۆیە بۆ لاوان و بۆ هەمدوو ڕەگەسەکە ئەوەکە هەیە بۆ یەگەڕێتەوە چونکە جوانترە ئەوەی ئەمە تۆزی درڕندرترە و حەزەکەین وەکی تیحادەوە کەمکەینەوە چونکە ئێمە دوو شتمان هەیە پرۆفشناڵمان هەیە و ئاماچەرمان هەیە خوات کە یەکیان نزیکترە لە ئۆلیمپی ئاماچەر و یەکیان نزیکترە لە ئازادیەکی زۆر حڕ پرۆفشناڵە و درڕندرتانانە کەسەکە توانێت بە شێوازی خۆی لێخڕێ پاڵەوان بەس ئێمە لە ڕووی مۆزۆئی لێ هاتووی و جوانی هونەرەکە و پێویست MMA ئێستا ئەمەچەر وا دروزە بێت و ئەمانەوەی بیخێنە ئۆلیمپیەوە لەبەر ئەوەش ئەمە بێت کۆمەلگاکەمان ئیشی تیا بکەین بیگەێنینە ئەو ئاستا هەموو کوردستان هەموو عێراق دەنگ بدەینەوە وەکو وڵاتەکانی تر تاوەکو بتوانین بیخێنە ئۆلیمپیەوە ئەنگینا یاری چۆن ئەچێتە ئۆلیمپیەوە بە تابێت کە لە سەر و خوارەوە دروستکراوە وەکو یاریەکانی تر لە شاوڵین تەمپڵۆ نەهاتووە کە بڕۆحیەتێکی هێنەوە هاتووە ئەمە لەگەڵ ڕێزمە وانیا کۆمەڵێک نێر لە هەموو جیهانە پیا بوو لە ماڵە گەورەکەی خۆیان تاقی کردەوە وەحاصڵ ئێمە لێ دەرچوو ئێستا بە یاساوە ئێستا اتحادەکان هاتوون لەسەرەوە بۆ خوارەوە دووسەبن ئێمەش وا خەریکین مامۆستازانەش لە کەیەکەوە خەریکن من وەکو وەرزشی بڵێن میکس ماشەڵات لە ساڵی 89 من یاریەکە نییە حەزی بۆ یاری هەبێت و ناوبانگی وەرزە نەوسێوە لەسەر ئەو قسەی ویستەمە پرسیان نەوسێ MMA پێش نەوسێمان هەیە و دوای نەوسێمان هەیە تا 90 یاسای بۆ داننرا سو ئەمە بەشێکە لە مێژووەکەی ئامی MMA اینجا زۆر باشە مامۆستا ڕێبینەوە کە زانین کەسێمە لە یاریەکانە بەگشتی چۆن کوڕان کە یاریەکان ئەنجامێن ئێمە ژنانیشمان هەیە لەوەی کە بە هاوسەنگی لەگەڵ کوڕەکان ناتوان یاریەکان ئەنجامن بۆ پاڵەوانتی MMA تا ئێستا لە هەرێمی کوردستان مەسەر ئاسە جیهانیەکان نەزانین لەوەی کە ژنانیش بەشداری تیاکەن بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو ڕێچکەیەشکاوە لەوەی کە ژنانیش بتوانن بەشدار بن ڕاستی من دەتوانم چونکە وەکو ڕایەنەرێکی کیک بۆکسین لە هەمان کاتە ڕایەنەرێکی کیک بۆکسینم لە هۆڵێکا و لە هەمان کاتیشە یاریزانێکی MMA خۆم بەڵام یاریزانی MMA لە ئافرەتانە لە ئێستا کەسێکی وا بەڕاستی نابینم بەڵام لە کیک بۆکسینە هەیە لە سەراستی ئاسیاش ئەنجامی بەدەستێناوە و لە بۆکسینیشە هەیە لەسەر ئاستی وڵاتانی عربیە بەدەستێناوە بەڵام تا ئێستا بەڕاستی یاریزانێکی وام نبینەوە لە MMA بێت و لەناو وڵاتی عێراقا بێت کچ بێت مامۆستایژە ئەگەر پرسیارە لای بەڕێز بکەم زۆرە یاریزانانەی کە بۆ ڕاهێنان بێت یان بۆ خولی تایبەت بێت ئەبرێنە دەرەوە کەمپیان پێکرێت و چەند مانگێک لە وڵاتێک لە شوێنێکە ئەمێننەوە وەکو ڕاهێنان لەو شوێنە ئەمێننەوە بۆ ناوبژیوانیش بە هەمان شێوە پێویستی بەو کەمپە هەیە؟ نەوەڵا و هەستەکەم پرسیارێکمان تێپەڕاند ئەو خوشکێ بەڕێ زەمان لێکردین و وەڵامان نایەوە بە دروستی سێ ئاستمان هەیە وکو ناوبژیوان کە ڕێپێدراوی پێوترێ CUB و A یەکیان لەسەر ئاستی نێودەوڵەتیە یەکیان قاڕەی کۆنتینەنتەڵ ئاسایی و یەکیان ناشنەڵ وا بڵێن عێراق و کەمپیان ناوێت نەخێر ئەو ئامەچەر هەیە کە ئەمەوێت فەرق و جیاوازی پێ بکەم ئەگەر بتوانم پیشانتان ئەگەر ئەمەچەر و پرۆفشناڵە بێت جاکرێنەوە لە یەک باشە ئەتیحاد حکومڕانی هەردووکی یەکە بەس ئەمان ئازاترە وکوتمان ئەوە بۆ سەرەوە بۆ خوارەوە دروستکراوە ئەمەش ئامەچەرە کە ئەمانەوێت وای لێ بکەین جیاوازەکەیمان پێ بڵێت جیاوازەکەی دەستکێشەکەی ئەستورترە وەکووە بینیت وای لێتەوە کە بە کەڵک زیاتر بێت بۆ هەمووی کە ئەوەنە ئازێت و بریندار نەبن ئەوانەی کە بەژاریەکەن و یاریزان خۆیان ئەخەنە ناو قەفەزەوە و ئەمەش ئیشی ئامەچەرە ئەتیحادە کە بەو شێوەیە تایمی بکات درندێتیەکەی تۆزە کەم کاتەوە و ئەو جوانیە ئەو هونەریە کە بەخۆی واگرێتەوە دەرکەوێت باشە ئەمە وەکو دەستکێشەکان بوو وەزنی هەیە مامۆستایژە بەڵێ حەزەکەم سەیریکی بکەن ئەمەیان ئامەچەرە جۆرەیان کە وەکوتی حالی پاڵاوانەکان بەڵێ بێگومان وڵا دەستی بکە بەس بەکاری مێنە بەسەرمە بەکارێنی بەسم ئەوە نەبوو ئەگەر سەرەکانی زۆر ئاسایی بەس بۆ دیشۆت بێ بەسمەوە بیکەمە دەستم بزانم چۆنە دروستە تەواوە زۆر تەواو فعلا ئەرەوەڵا هەتاکوتون بێ باشترێکە شەر نییە بەس هەند ڕاپ ئەوە هەر کەسە بە شێوازی خۆی توانیت ئینیکیت ئەمەشیان بینیت چۆنەڵی
کەمترە مەسافەکەی زووتر ئازێتە پێگات ئیتر بۆ کات و بۆ ئیتر وێرانکردنی بەرامبەرەکەت کامیان ئاسانترە. بە خورسریەکە باش ئەمان ئەویان جا دوای ئەمە چییە مشتی تەواو ئاسایی ئەوە باشە ئەمە دەسەیان نییە با بە چەند تاقیکەمەوە بەڵێ ئەفو یامەتی بمەرە سەین تاقیکردنەوەی ئەمە یاریزان وەکو مامۆستا بین بۆ دەستەکەم ڕەوانچەند سێرەکەم تۆ بەتەمای دەستکەی بەم یاریەوە لێسەر لە دەستکێشەکەەوە دەست پێەکەیت من تاکویسا بیرم لێ نەکردێتەوە بەڕاستی بەس لێکردنی شەڵە حەزی لێ بکەیت دەنگمانیاوەتەوە بەڵێ لە کەسێکی وەکو تەمەنی ئاوا گەورە ئەتوانن فێری ئەم یاریە بن بەڵێ بێگومان هەوڵێن وا پڕیکەین قاعەکانمان ئیشەڵا کە ئاسەکان بتوانین تەمەنەکان لەو تەمەنەیە تەمەنەکان جاکەینەوە بەڵێ وڵی تا ئێستا زۆر کەس پرسیاری کردووە مامۆستا ڕێبین هەستەکەم ئەمەیان خۆشترێکە بۆ لە دەستکردن ئەوە خۆی یاریزانی پرۆفشناڵە منش بۆیە پرسیارەکەم لە تۆکرد ئەمەیان جیاوازی ئەم دوانم پێ بڵێ بۆ وەریاریکردن بۆ وەرزشکردن بۆ زەربە عادەتەن ئێمە لە کاتی تەمرینی ڕۆژانەمانە ئەمەیان بەکارێنین ئەمەی کە ئەمە چەر بەکارێنین لە بەرەوەی کاتێک زەربە بۆکسەکانەکەی ئازارەکەی کەمترە بە جۆرێکی ترە بەڵام ئەمەیان تەناو بۆ پاڵۆنەتەکان بەکارێنین چونکە بەڕاستی وەکو وا پێت هیچی لە دەستانی ئەمەیان باڵێ زۆر خۆشە لە دەست باشە مامۆستاێژە چەند جۆر پاڵەوانەتی هەیە تایبەت بە MMA چەند جۆر پاڵەوانەتی هەیە لە جۆری MMA ئێستا حالێن لە عێراق ئەتوانین بڵێن 4 پاڵەوانەتی 3 پاڵەوانەتی هەن و ئەتیحادی ژوات پیا بووە و مامۆستا ڕێبین یەکێک لەو نمونە جوانانەی کە وانە وەکو ئیتیحاد وەکو خۆمان وەکو تەڕەفێک خەریکی بووین کە زۆر یاری ئامەچەری کرد ینی بەمەوە دەستی پێکرد بۆ دەستکێشە گەورەکە ئەو زیاد لە حەود یاری کردووە لە ئامەچەرە اینجا چووە سەر پرۆفشناڵیش ناچار بووین چونکە پاپشتیمان نەبوو ئەمە یەکێک لەو تەڕەفەن وەکو مامۆستازانە کەمترین هاوکاریمان کراین ئێستا بزانم زیاد لە 30,000 دلارمان سەرف کردووە بۆ هەموو ئیشەکانمانەوە ئیتر چووە بۆ هیندستان چووە بۆ سووریا هاتوۆتەوە کوردستان بۆ عێراق 3 پاڵەوانێتی IDFC Iraq Dragon Fighting Championship ICFC Iraq Cage Fighting Championship و CFL کە خۆمانە هەمومان بە خۆمانی ێزانین خوا بەزابی شمانتیا کردووە لە هەموو ڕوێکەوە زۆر باشە مامۆستا هێژا باستانەوە کرد لە مانگی داهاتوودا پاڵەوانێتێکیان ئەبێت توان کەمێک باس لە پاڵەوانێتێ بکەن شەڵک گەورەترین پاڵەوانەتی ئەبێت 24 شەڵا دامانناوە لە هەواری شار وا خەریکین شەڵا لەگەڵیانە ڕێکردین شوێنە تایبەتەکە کە لە هینە یۆنانیەک بووینە کۆنەکان ئەچێت وەڵحاصڵ ئەوێ بۆ مەدان و هەستەکەم بۆ مۆزۆی قیتالی خۆش دەرچێت وەکو بەرنامە ئەوێماندانەوە ئیشەڵا لەگەڵ ئەوەفەنە لەگەڵ ڕێکخراوی ئەوفەنە یەکە گرین وەکو ئیتیحادیەت و ئیشی تەحکیمی و هەموو ئیشەکانی بڕێوەبردنیە بکات و ئەوفەن ئایدی پرۆفشناڵە بێت ئێمە ئایدی ئامەچەرە بین هەردوو جۆرە یاریەکانی تیابێت تر لەو بینە ئیشەڵا توانین شتەکە ئەوەی تر بتەقێنینەوە تا ئێستا یەک پاڵەوانێتی کرا بە شەریکی لە بینی دوو ڕێکخراو ICFC و CFL کە زیاد لە 120 یاریزان لە هەموو عێراقەوە بەشداری کرد لەو جامعە سلێمانی خۆمان وەڵحاسەوە جێی شانازی و شەڵام 24 لەوە گەورەتر بێت باشە مامۆستاێژە ئەکرێ بڵێنم هەنگاوانە کە واکات لە ساڵی 2023 چەندین چالاکی هەبووە تایبەت بە هونەرە جەنگیەکان و تایبەت بە MMA لە شاری سلێمانی بە نمونە وەربگرین ئەکرێت بڵێنم هەنگاوانە واکات کوردستان و سلێمانی بە نمونە بیکرێتەوە بەڕووی جیهانە تایبەت بە پاڵەوانەتی MMA ئەکید بەلەوە ئەو حەزەکەم ئەمەش وەکو نمونەیەک پیشان بەم ئەمە کاسێکی BJJ کە ڕاستۆ خۆ ڕەبتی هەیە بە MMA وەکو مێژوو می هەڵشۆی برام بوو لە لەندەن زوو یەکم پێما بە یەکم کورد بووین لە ADC شوێمان یاریکردنەوە ئەکویڤلنت تا بە متەخەبی زۆرانی با بڵین BJJ کە ئەو ئیتیحادی هەر نەبوو و ئێمە شاید حاڵی MMA بووین و دروستبوونی MMA لە لەندەن لەگە هەڵشۆی برام هەڵشۆ دڕێی و حاصل بە خۆشحاڵی و هاتوین تو ئێستا ئەمانەوێ لای خۆمان ئەوەی تر چونکە کورد حەقێکی هەیە بەسەر ئازاتیەوە ئەوە دەمێکە واڵێم ئێمە بە پێناسەکەەوە ڕاستۆ خۆ ڕەبتین چەسپاوین ئێتر وەڵحاصل بێگومان ئیشەڵا بینیت لێرە دەنگانەوەیەکی زۆرمان ئەبێت نامۆ فازڵی برامان گەیشتە وان چمپیۆنشیپ ئیشەڵا میوانداریمان کرد و
دوای پاڵۆنتێک کە بەشداری کرد ئەشهدو ئەترەوە هەمومان خەریکین وەنیا کۆمەڵگاکەمان خوا بۆ زابێ بەو کەواتە شێوەیە ئەکرێت بڵین لە چەند ساڵی داهاتووە سلێمانی ببێتە مەیدانی پاڵەوانەتیەکە و لە تەواوی وڵاتانەوە ڕوو لە سلێمانی بکەن زۆر ئەتوانم سەری ئەمانی شکم و بڵم زۆر باوەڕمان بەوەیە بە تایبەتی بەم شێوەیە ئەگەر بتوانین کۆمەڵگاکە ئاوا بۆ شێوە بەڕاست و دروستی بەردەوام بێت ویستم بۆیە باسی مێژوەکە بکەم چونکە حەقمان هەیە هەم گەورەترین پاڵەوانێتی کە تا ئێستا هەبووە UFC پێوتری هەر ئەسڵەن یاریەکە بە UFC خەڵک ئەیناسێت لە بری MMA و ئالان عومەرمان هەبوو کە گەورە گرانترین قیمەی MMA لە دەرەوەی لە هەموو جیهانە نێودەوڵەتی و زۆر شانازی پێواکەین ئەو هاتەوە و تقریبن یەکەم ئەوپەنی دروست کرد کە با بڵین یاریزان بێت و خۆیان تاقیکردنەوە مامۆستا ڕێبنیش وکو ئامەچەرێک چوو لەوێ بەشداری کرد لەو ساکەوە کە وەزانم 2022 بوو 21 بوو حاصل لەو ماوەی 2-3 ساڵە یعنی زۆر بوارەکەمان دروست کردووە بە هەمومانەوە ئێترەوە حاصل ئەوە وەکو 2022 سەرەتایی تاوەکو ئێستا 2024 چالاکیەکانی خۆمان ئەوەنە زۆرە ناتوانم لێرە باسی کەم بەڵێ بەشی هەرە زۆری چالاکیەکانیش دەستگای میدیای کورسات وەکو سپۆنسەری میدیایی کاری ئەوە ماڵی ئێوە ئاوا بێت ئەلیقیشم بۆ کردن بەس سوپاسێکم من ناهاو نازانم من وانێ مەگە ئێمە خەڵاتی ئێوەکەم حاصل ئاگاتان لە ئێمە بێ وانە خەریکی ویشکی گەورە و گرانی گلێمان نییە بەس گلی لە خۆشەویستەکرێت بە ماڵی خۆمانی ێزانین هەمیشەواڵێن کورسات ماڵی هەمانە دەرگای کراوەتەوە فعلەن واشە و بێگومان ئیشەکانتان وانە یەک لێک جوانترە و تامەزڕین بۆ ئیشی دواتر باسێکی ئەومان پێ ببرە پێش دەستپێکی یاریەکە فیس تو فیسان هەیە ئەگەر باسێکی فیس تو فیسم بۆ بکەیت گرنگی ئەم ڕوبەڕووبوونەوەی یەک بەس بە سیرکردن چییە؟ وی گرنگی و فیس تو فیسە لەودایە ئێسم دو یاریزانە بە جەماوەریان ناسێنی لەو کاتەدا تۆ دو فیس تو فیسە زیاتر بۆ بەکتریا بناسێنی بۆی دو یاریزانەش بەرەوڕووی یەکتر ئەوەستن هەنێشت ئەەکەن لەوانەیە دانراوە بێت لەوانەشە خۆڕسک بێ ئەو خەڵکی تر حەز لەو یاریەکان بچم پۆسی ئەو پاڵاوانێتە زیاتر ئەو فیس تو فیسە ئەو حرەکانە بێت تایبەتمەندی هەبێت یان حرەکێکی ئازادە بیکە بەڵام ئەبێ و کەچەی کە پرۆمۆتەی لە ناوە ڕاستایە ئاگای لەوەستەکەی بووی کەسیان بینا دەبن ئەکرێت بڵین لە فیس تو فیسا یاریزانی بەرامبەرت ئەتوانی بترسێنی تاکو لە یاریەکەیە ئەو هێزی نەپێنەمێنێت شکستی پێبێنی؟ بەڵێ ینی بەڕاستی ئەوە تۆ ڕوبڕووی یاریزانەکە وەستی تەرکیزی یاریزانەکە ئەبیت ینی کارێکەکە یەتوانی وا تاوە ڕادێ بڵێم ئەتوانی بە چاو بیترسێنی بەڵام نەک بۆی دەستێکی لێبێ یاخود شێوازێکی تر ئەو شێوازانشمان بینی و هەندێکات بەڵام ڕاستی بۆ یاریزان شتێکی جوانی کەوتنتان بۆ خوازیینی وادایان دووبارە میوانداریتان بکەین لە دەستپێکی پاڵەوانتەکەی کە لە مانگی داهاتوودا ئەنجامیان دووبارە سپاس بۆ ئامادە خۆشحاڵ بژین